گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئامین عەبدی لە دانمارکەوە ڕاستەخۆ لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. پێمان بڵێ بە خوێندنەوەی تۆ جەنگەکە بەم زوویە ڕادەوەستێ؟ ئیسرائیل و ئەمریکا ئامانجەکانیان بەدی هاتووە؟ نازم دەنگی من دێ کاک ڕانکۆ کاک ڕانکۆ جۆمان لێتە فەرموو قسە بکە. بەڵێ جۆمان لێتە فەرموو. لە ڕاستیە پرسیارەکەت پرسیارێکی جوانە، ورە دەنگ دەداتەوە لای من ئەگەر پێم وایە کێشەی دەنگ هەیە. مامۆستا ئامین گوێت لە منە، ئەگەر گوێت لە منە بفەرموو. بەڵێ گوێم لێدە، بەڵام دەنگ دەداتەوە. هاوکارانم دەنگی مامۆستا ئامینیش نایە بۆ لای من. باشە فەرموو مامۆستا بەردەوام بە، گوێمان لێتە ئێمە. دەنگی من دەبیستی کاکە؟ بەڵێ بەڵێ گوێمان لێتە بفەرموو. بەڵێ پرسیارێکی جوانە. ئەمن پێم وابێ ئەگەر چاو لە ئامانجی ئەو ئۆپراسیۆنەی کە ئەمریکا ناوی ناو ئۆپراسیۆنیا زۆر جار بە ناوی بە شەڕ یا جەنگ باسی دەکەن، لە وەختەوە هیچ یەک لەو ئامانجانەی کە ئەمریکا دەکرێت باس لەوە بکات کە توانای موشکی، توانای دەریایی و هەروەها ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی بەتایبەت شەخصە یەکەمەکانی ئەو نظامەی لە ناو بردووە. بەڵام ئامانجە گشتەکە کە هێشتا کە ئامانجی ئەمریکایە بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ بابەتی 450 کیلۆگرام ئەوەی کە یورانیومی پیتانیۆمە هێشتا دیار نییە. ئەمن پێم وابێ ئامانجی ئەسڵی ئەم ئۆپراسیۆنە ڕوخان یا گۆڕینی سیستەمی سیاسیە لە ئێراندا. بۆیە ئەگەر ئەزنیشم بدەی زۆر بە کورتی بۆچی دەڵێم ئامانجی ئەم ئۆپراسیۆنە گۆڕینی سیستەمی سیاسی لە ئێراندا. باشە ینی تۆ دەتەوێت بڵێ سیستەمی سیاسی لە ئێراندا دەگۆڕێت، چونکە هەندێک پێیان وایە کە ئەمریکا ناوێت سیستەمەکە بگۆڕێ و بە دیلانی کە لە بەردەستی دابوون بەتایبەت جوڵەی شەقامەوە بەدی نەکرا، لەبەرەوە ئێستا دەوێت لە هەناوی سیستەمەکەەوە جۆرێک لە نەرمی و سازش ببینێ. ئەخۆ ئەگەر چاو لێ بکەین لە بابن دەتوانین لە هەردوو بوارەکەدا باسکەین، هەم لە خودی ئێراندا ئایا بەڕاستی سیستەمی سیاسی لە ئێراندا کە ئێستا مشتەبای خامنەی دەسڵاتی وەدەستگرتووە توانای ئەوەی هەیە یا ئەو پارادیمەی کە کۆماری ئیسلامی لەسەر دامەزراندووە دەتوانێت و پۆتەنسیێلی ئەوە هەیە لەگەڵ دوژمنێکی ئایدۆلۆژی سەرسەختی خۆیان وەکو ئەوەی کە بە خۆت دەزانی کە بە شەیتانی گەورە وەسفیان دەکەن واتە ئەمریکا و ئیسرائیل وە لە هەمان کاتدا دروشمە سەرکیەکانی کۆماری ئیسلامی لە سەرەتای دامەزراندیەوە تاکو ئێستا ئەوە بووە کە دوژمنی سەرسەختی کۆماری ئیسلامی یا شەیتانی گەورە ئەمریکا و ئیسرائیل بووە لە هەمان کاتژە نادنە دەرەوەی شۆڕشی ئیسلامی بووە. لە هەمان کاتیشدا ئەو شعارەمان لەبیر نەچێت کە باس لە ڕزگارکردنی قودس لە ڕێگای کەربەلاوە بووە. ئەگەر کۆماری ئیسلامی و سەرانی کۆماری ئیسلامی و بە تایبەت مشتەبای خامنەیش کە بۆ خۆی لە نێو خودی ئەو نظامەدا گەورە بووە باوەڕیان وایە دەتوانن ئەو پارادیمەی کە کاریان لەسەر کردووە و باوەڕیان پێی بۆ بیگۆڕن ئەوە دەکرێت بڵێن دەتوانن بە سازانێ بگەن. بەڵام من بە زۆر بە دووری دەزانم کە بتوانێت بە تایبەتش ئێستا کە ئەو پارادیمانە بگۆڕن، هەرچەندە لە سیاسەتدا ڕەش و سپین نییە، بەڵام زۆر بە دووری ئەزانم. بۆیە دەڵێم لە پەیوەندی لەگەڵ ئەمریکادا ئەگەر ئیزنم پێ بدەی باسکەم بۆچی پێم وابێ ئەوان ئامانجی سەرەکیان گۆڕینی سیستەمی سیاسی لە ئێراندا. دیارە ئەمریکایەکان زۆر بەڕوونی لە سەرەتاوە باسییان نەکردووە کە ئامانجی ئەوان گۆڕینی سیستەمی سیاسی بێ لە ئێراندا، بەڵام ئیسرائیلەکان نەیان شاردووەتەوە کە ناتوانرێت لەگەڵ وەلایەتی فەقیه هەڵبکەن و ئامانجی وەلایەتی فەقیه و ئەوانەی کە ڕێبەرایەتی ئەو سیستەمیانە کردووە لە ناوبردننی ئیسرائیل بووە. ئەمە لە ئاستی ناوچەییدا کاک ڕانکۆ زۆر باس دەکرێت کە هێمومان دەزانین کە کۆماری ئیسلامی لە سەرەتای دامەزراندیوە لە ساڵی 1970 تاکو ئێستا و بە هەموو شێوێک لە شوڕەکان هەوڵی داوە کە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل بدا لە ناوچەکەدا و هەوڵی داوە کە هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت. ناوچەیەک کە زیاتر لە 60% وزەی جیهانی تایە. ئەمە دیوی ناوخۆی ئێمە دەزانین کە
لە لوبناان لە ساڵی 1970 کە کۆماری ئیسلامی ئاداشتاکاندا حیزبوڵایان دامەزران دواتر لە ساڵی 2001ەوە کە هێرش کرایە سەر ئەفغانستان وێڕای ئەوەی دژمنایەتی ئەلقاعیدە و تالیبان هەبوو لەگەڵ کۆماری ئیسلامیدا بەڵام سەرانی تالیبان و ئەلقاعیدایان شوێن کردە و بۆی دژایەتی ئەمریکا بکەن لە هەمان کاتشتا لە 2003 ئێمە دەزانین کە لە هێرشی ئەمریکا و هاوپەیمانانی بۆ سەر عێراق ئەوەی کە خوێنی سەربازانی ئەمریکای ڕژد ئەوەی کە سەربازانی ئەمریکایی لە عێراقدا کوشت و وای کرد کە ئەمریکا تووشی زیانێکی زۆر بێت لە واقعدا ئێرانیەکان بوون هەر لە دوای ئەو پەیامەی کە جۆرج بۆش ئێران و سووریە و عێراقی بە کۆریای باکووری مەحوەری شەڕدانا ئێرانەکان زۆر هەوڵیاندا لە خۆڕایش نییە کاک ڕانکۆ کاتێک دۆڵاند ترامپ کەتە قسە دەکات لە زۆربەی هەری زۆری کۆنفرانسەکەدا باسی کۆنفرانسە ڕۆژنامەوەکاندا باسی قاسم سولەیمانی دەکات ناوهێنانی قاسم سولەیمانی لە چەندین بۆنەدا لە خۆڕان نەبووە ترامپ هێشتا بکوژی سەربازانی خۆی کە قاسم سولەیمانی یەکێک لەو کەسانە بووە کە ڕۆڵی گەورەی هەبووە لە کوژرانی دەیان سازاران سەربازی ئەمریکایی و لە هەمان کاتدا کەم ئەندامکردنی دوێنش لە کۆنفرانسە ڕۆژنامەکە باسی کرد و لە هەمان کاتیشدا گەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2007 دۆڵاند ترامپ لە سەرۆکایەتی یەکەمدا لە سازمانی ملل باسیەوەی کرد کە جیهان دەبێ بیرێک لە ئێران بکاتەوە و ئێران دەبێ چارەسەرێکی بۆ بدرۆزێتەوە و هەمومان دەزانین کە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 کاتێک حەماس هێرشێک کردە سەر ئیسرائیل دەزانین کە ئەو لایەنانەی کە دنەی ئێرانیاندا بە بڕوای من و زۆربەی چاودێرانی سیاسیش لەو بڕوایەن کە دنەدانی حەماس بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل خودی کاری کۆماری ئیسلامی بووە ئەمەش بە ئامانجی ڕێگرتن لە ئەو هاوپەیماننامە یا پەیماننامەی ئیبراهیم بەڵام کاک ڕانکۆ زۆر شتێک هەیە کە زۆر بەدەگمەن هەندێک شرۆڤەکەری سیاسی باسی ناکەن لە واقعدا لە ئاستی سیاسەتی نێودەوڵەتیە بەتایبەت نەزمی نیوەی جیهانی من پێشبینی ئەوم کرد بوو کۆمەڵێک سیستم هەیە دەبێ بڕۆن بۆ ئەوەی ئەمریکا بتوانێت باڵادەستی خۆی لە جیهاندا دیسانە وەک ترامپ ئاماژەی پێ دەکات دەبێ ئەمریکا گەورە بکەینەوە پێویستی بە گۆڕینی چەند سیستمێک هەبوو لە جیهاندا بۆ ئەوەی ململانەی ئابووری چین بکات دەزانم هندێک لە شرۆڤەکاران کەمتر دەبەژێن لەسەر بەشی ئابووری ئێستا ململانێ ئەسلەکە لە ڕاستیدا لە نێوان ئەمریکا و چیندا لەسەر باڵادەستی و لە هەمان کاتدا نەزمی نیوەی جیهانی ئەو نەزمە نیوەی جیهانیەی کە خەریکە وڵاتێلی رووسیا کینا داوای دەکەن کە ئەوانش دەبێت بەشێکیان هەبێت لەو وڵاتانە من پێشبینی ئەوەم کرد بوو کە ڤەنزوێلا یەکێک لەو وڵاتانە بێت کە ئەمریکا گۆڕینی سیستمەکەی بکات بۆ یەکەم لە بواری جغرافیایی و ڤەنزوێلا نزیکە لە ئەمریکاوە دووهەم لە بواری دابینکردنی وزەی هەرزانەوە کاک ڕانکۆ یعنی چینیەکان توانی بیان وزەیەکی هەرزان نەوتی هەرزان لە ڤەنزوێلا لەوە وەربگرن و لە هەمان کاتدا بە نرخی کاڵایان پێ بدەن نرخێکی هەرزان ئەمەش لە ڕاستیدا بۆ ئێرانیش ڕاستە کاک ڕانکۆ ئێران نەک هەر لە بواری مەسئلەی هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر لە بواری ئەوەی کە بەرژەوەندیەکانی ئەمریکای خستووەتە مەترسیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەمان کەریشدا ماتۆری دابینکردنی وزەیەکی هەرزانە بۆ چینیەکان ئەمەش بوو ئەمریکا قبولکراو نییە ڕاستە دکتۆرێنێک هەبووە لە ئەمریکا کاتی خۆی کە بەسەردەمی بلۆک بام قسەی تەواو بکەم کاک ڕانکۆگیان لەسەر لە پەیوەندی لەگەڵ ئەوەی کە نابێت چین و رووسیا یەک بگرن ئەو کات کە دکتۆرێنی هەنری کیسنجەر بوو بەڵام ئێستا و دکتۆرێنش هەیە کە چین و رووسیا و ئێران نابێ یەک بگرن ئەم سیانە دەتوانن مەترسی جدی بن بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا باشە مامۆستا چرکە ساتە ئەم ئەمانجانە بەدیهاتوون دەستی ئابووری چین بڕاوە لە ئێراندا وەکو دەوترێ ١٨ نۆتەکەی ئێران بە نرخێکی زۆر هەرزان بۆ چین دەڕۆشت ئەمریکا توانیوێتی ئەمە بکات ئەم ئامانجە بەدینەیەت ئایا ئەمریکا جەنگەکە ڕادەگرێ من پێم وان نەبێ کاک ڕانکۆ دیارە ئامانجەکان بە تەواوی بەدی ناتوون ئەمر بۆ خۆم لێکۆڵینەوەم کردو توێژینەوەم کردووە لەسەر
ئابووری ئێران باشە نزیک بە 1,200,000 بەرمیل ڕۆژانە نەوتی ئێران لە ڕێگا بە چین دەفرۆشێت و 50% ئەو نەوتە دەچێت گیرفانی سوپای پاسدارانەوە و لە هەمان کاتیشدا ئەو پەنجاکەی دیکەیش بیان نییە بەڵام ئامانجی شەڕەکە هێشتا بەدی ناتوە چونکە عەرزم کردی ئامانجی شەڕەکە گۆڕینی سیستەمی سیاسی لە ئێراندایە ئێران ئامانجی ئەوەیە ئاواتی ئەوەیە کە ئەم شڕە درێژ بکرێتەوە لەبەر ئەوەی بە درێژی کێشانی ئەم شڕە دەیەوێ جۆرێک لەکات و هەروەها فشاری ئابووری لەسەر ئەمریکا دروست کات پێت وایە بەدەرلەوە ینی پێت وایە بەدەرلەوە هەر ئامانجێکی دیکە بەدیبێ بەدەر لە گۆڕینی نظامی ئێرانی ئامانجی خۆی نەپێکاوە چونکە ئێسەوا پێدەچێت نیزامەکەش نەگۆڕێەوە ینی بەڵام جەنگەکە بەرەو وەستان بێ دیارە لە پەیوەندی لەگەڵ ئامانج و ئێستا لەگەر چاو لێ بکەین لە سەرانی کۆماری ئیسلامی دەڵێ دەکرێت من گفتوگۆ لەگەڵ ئێران بکەم ئەم دوای لێدوانێتی من بە دووری دەزانم گفتوگۆ لەسەر مەبنای چی لەسەر مەبنای ئەوەی کە بەو مەرجانەی ئەگەر بەو مەرجانەی کە ئەمریکا و ئەمریکایەکان دیاریان کردو لەگەڵ ئیسرائیلدا ڕێ بکەون ئەمە خودی لە ناوچوونی نظامە دەزانی لەو مەرجانەی کە ئەمریکا دیاری کردووە بۆیان یەکەم سفرکردنی بابەتی ئەتومیە نابێت ئێران بە هیچ شێوەیەک بیری لێ بکاتەوە دووهەم بابەتی موشکی دوورهاوێژە دەبێت لە 300 کیلومتر زیاتر نەچێت سێهەم بابەتی تکنۆلۆژیای مۆدرنکەوەی کە فڕۆکەی بێفڕۆکان دروست دەکەێت سێهەم یا هەمووش گرنگتر ئەو 450 کیلۆگرامە یورانیۆمەیە کە خەزم کراوە لە هەمان کاتیشتا ئێستا ئەگەر دەکرێت و پرسیارش لە دۆڵاند ترامپ بکرێت ئەگەر سەرانی کۆماری ئیسلامی ئەمە بەشی ئەمریکا باس دەکەم کاگرانکۆ لە بیرمان نەچێ ئیسرائیل هاوپەیمانێکی گرنگی ئەمریکایە ئەوانش قسەی آخر ینی قسەی زۆر گرنگیان هەیە ئیسرائیلەکان بەڕوونی باس لە ئازادی ئێران دەکەن ئیسرائیلەکان زۆر بەڕوونی باس لەوە دەکەن کە نابێت لە ئێراندا جارێکی تر وەلایەتی فەقیر لە ئێراندا حکمی ئێران بکات بۆیە بە بڕوای من ئێرانیەکان ئەگەر بەو مەرجە قبول بوون ئێرانەکان قبولی بکەن بەو مەرجانەی کە ئەمریکا داینەوە کابوو دەکرێگەلانی ئێران لە خودی نظامەکە پرسنکە ئەو هەموو کوشتن و ئەو هەموو وێرانیەی کە لە ئێران ڕووی داوە لە بیرمان نەچێت بینی دەرسێکی زۆر کەمی ئەو وێرانی و کاولکاریەی کە لە ئێرانە ڕووی داوە بۆیە ئەگەر کۆماری ئیسلامیش بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێ کە ڕازی دەبێ و ئەگەر مەبەستمەوەیە کە دەبێ ڕازی بێ هیچ چارێکی دیکەی نییە چونکە کۆماری ئیسلامی ئەو کارتانەی کە لەدەستی بووە لە ڕاستیە هەموو کارتەکانی لەدەستداوە تەنیا کاتی گەروی هەرموزە ئەوەی کە ئێستاش سەرۆکی فەرەنسا باسەکات کە هێزێکی نێودەوڵەتی یا ئوروپایی بۆ پاراستنی گەروی هەرموز ڕەوانەی ناوچەکە دەکەن و فەرەنسەیەکە ئێستاش ئوسترالیا هێزی ئاسمانی یارمەتی ئێمارات و لە هەمان کاتە فەرەنسەویەکانیش باسی ئەوە دەکەن کە دێنن ناوچەکەەوە زۆر سپاس بەڕێز مامۆستا سامین عەبدی سپاس دەکەم لە دەنمارکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ خوێندنەوە و شیکارەکانت